خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی سنن ترمزیە هاتووە دەفەرمێ والذي نفسي بيده من النعيم الذي تسألون عنه يوم القيامة ظل بارد ورطب طيب وماء بارد. سوێن بەو خوایەکی گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. یەکێک لەو شتانەی کە لە ڕۆژی قیامەتە ئێوە بەپرسیارن لێ محاسبە دەکرێن لەسەری. سوێن بەخوا لەسەر ئەم نیعمەتانە محاسبە دەکرێن ئێوە. یەکێک لەوانە سێبەرێکی فێنک لەبەر موبەڕیدەیەک لەبەر سبریتە دانیشتوتە یا لە سێبەرێکی خۆشە دانیشتویتە هەوایەکی خۆش لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەو سێبەرە محاسبە دەکری بزانە سپاسی خوات کردووە لەسەر یان نەتکردووە. ها قیامەت چەندە سەختە؟ تۆش بەس بڵێ بەهەشتیم چیم کردووە؟ چەند ساڵە تۆ لە سێبەرێکی فێنکە دانیشی ئایا شکری خوات کردووە؟ و دەفەرمێ ئەگەر خورمایەکی تەڕ و خۆشت خواردبێ خورمایەکی تەڕ و جوان لە قیامەت محاسبە دەکرێت لەسەری لێپرسینەوەت لەگەڵا دەکرێت. و ئەگەر وەماء بارد ئەگەر ئاوێکی سارد و سازگارت خواردبێ باشە پرسیار لە ئێوە دەکەم ئەگەر خوای گەورە ڕۆژی قیامەتە لەسەر ئەم نیعمەتانە محاسبەمان بکە لەسەر ئەم قورئانە پیرۆزە محاسبەمان ناکە چیت کردو بۆ ئەم قورئانە پیرۆزە؟ چەندێک هەوڵت داوە دڵنیا بە ڕۆژێک دێت محاسبە دەکرێ لەسەر ئەوەی بۆ قورئانت نەخوێندووە بۆ گوێت لە قورئان نەگرتووە. ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ شتێکی پێبوو زۆر جار ئاوا سەیری دەکرد ئاوا سەیری دەکرد هەموو کاتێک چۆن دەڵێ وەکو پارچە کاغەزێ شتێک بەردەوام ڕۆژانە چەندەها جار ئاوا سەیری دەکرد بەڵام قەدەری خوا لێی کەوتە خوارە ڕۆژێ بزری کرد ئەو شتێکە شتێکی لەسەر نووسرا بڵان چی لەسەر نووسرا ڕۆژانە دەیەها و سەدەها جار سەیری ئەو شتەی دەکرد بەڵام خەڵنی دەزانی چی تایە. کاتێک کە لێی کەوت و بزری کرد دۆزرایەوە تەماشایان کرد ئەم شتەی تیا نووسراوە سوفیان اذكر وقوفك بين يدي الله ئەی سوفیان بیری ئەو ڕۆژە بکەرەوە کە لە خزمەتی خوادا دەبیت محاسبەت دەکە ئەو ڕۆژەت لەبیر نەچێ ئەی سوفیان ئەو ڕۆژە بەردەوام لەبیر تابێت کە بەرامبەر خوای گەورە دەوەسیت و محاسبەت دەکات لێپرسینەوە لەگەڵ ئەکا والله ڕۆژێک دێت وكلهم آتيه يوم القيامة فردا. خوای گەورە دەفەرمێ هەمووتان یەک بە یەک تاک بە تاک دێن و محاسبە دەکرێن لە ڕۆژی قیامەتە لەسەر ناز و نیعمەتەکان یەکێک لەو نیعمەتە گەورانەی کە خوا پێمانی بەخشی ئەم قورئانە پیرۆزەیە واللهی ڕۆژێک دێت محاسبە دەکری لەسەری چەندێک گرنگیت پێداوە چەندێکیش ئیهمالت کردووە. جا پێش ئەوەی ئەو ڕۆژە بێ بڕیار بدە و قۆڵی لێ هەڵماڵە قورئان فێر بۆ قورئان بخوێنە. پیاو چاکی وا هەبوو لە تەمەنی 90 ساڵی و 100 ساڵیە فێری قورئان بووە مەڵێ تازە بە سەرچ و تەمەنم مەڵێ وا مەڵێ بخوێنە. چەند جا باسم کردووە لە دووە کاتی خۆی کە لە دووەکەم خوێنە پیاوێکی بە تەمەن هەبوو ڕەحمەتی خوای لێبێ نەماوە خەڵکی دۆک بوو بە هەموو کاتێک لە پێشی ئەو خەڵکەوە دەهات پیاوێک تەمەنی سەروی 100 ساڵ بوو پیاوێکی چاو زەعیف بەردەوام قورئانی دەخوێنە. ڕۆژێک قسەم لەگەڵا کرد وتم ماشەڵڵا قورئان تۆ زۆر دەخوێنیت کەی فێری قورئان بوویتە؟ وتی تەمەنم 90 ساڵ بوو حتا 90 ساڵی قورئانم نازانی لە 90 ساڵیەوە فێر بووم قورئانی جوانیشی دەخوێنە. ئینسان مەبەستی بێفێر دەبێ بەخوا تەمەنم 40 ساڵە تااقەتم نەماوە. بۆ تااقەت نەماوە؟ تااقەت نەماوە ئیمانەکەت زەعیفە دڵەکەت لاوازە ئەینا بۆ تااقەتت نەماوە؟ لە خوا بترسە تەقوای خوا بکە ڕۆژێک دێت محاسبەت دەکری لەسەر ئەوەی کە گرنگیت بە قورئان نەداوە خۆت ئامادەکە پێش ئەوەی ئەو ڕۆژە بێتە پێشەوە بیرێک لەو بکەرەوە کە ڕۆژێک دێت محاسبە دەکری و لە خزمەتی خوادا دەوەستیت.